واحد و شمارش و وشتری چێشە؟ درهم. کورە بەگیانی وێم تۆ 1 دەرهەمیش قیمەتڵ نییە بەڵە قوربان. متر. میتر؟ واحد و شمارش و وشتری میترە. ئەرێ متر، من تاتەم هەمیشە ماچۆ 4 میتری باڵا تاجە وشترن. کورە بابا کاکێ بابکە هین و دووکان و یانۆ چێوین، من ماچوویە گرەما یان میترە بین و ئی دوێنە من ئەجۆم بۆ بە سیسی. سیسی یانی دوی سیسی وشتر یەری سیسی وشتر احتماڵژە شایە. کورە خەجاڵەت کێش دێ ڕێز دێرێ لا منۆ خەجاڵەت مەکێش دێ مل تامەڕیا خەڵک تەماشە تاکەر و شمان نەچی قسێ پێچن دێ ڕۆڵە گیان دوێ سیسی مەغزیش نییە کە لێتان ئەوەڵەکەش نونە نون لەواش بەڕبەڕی دووەمەکەش فێنێ سەنگەکی نوتێ کورە ئاخرەکەی چژە ڕێنێ ساندویجێ